بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمەوە خدمەتتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی ئەو هەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست. لەم بەشەدا هاوڕێ ئیسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا قسە و باسە کەین سەبارەت بە هۆکار و دەلایلی دەستدرێژی و ئەزیەت و ئازار لە کۆمەڵگا دژ بە ژنان. پێشەوەی پرسیارەکەم هارەسە بکەم، هاوڕێ ئیسماعیل ئەگەر دەنگی منەتە زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. باز بۆیەوە هەوڵی ئەبوو کەم وەختانە لە اختیار ناقادە ڕزی احترامی شمەس بۆ دەستنەکاران ئەم بەشە لە تەلەڤیزیۆنی پەرتۆوە هەروەها بیرەندەگەر محتەرەم فەرموویە خزمەتە. زۆر سپاس هاوڕێ ئیسماعیل. هەم تۆش و هەم بینەرانی ئازیز یا زۆربەی زۆری بینەرانی ئازیز دەزانن 25 نۆامبر بەرابەر لەگەڵ 4 ئازار بە عنوانی ڕۆژی ڕەفعی خشونەت دژی ژنان نامگوزاری بۆ بەڕەسمی ناسراوە. ئەم ڕۆژە بە مناسبەتی یادی قەتڵی فەزیع 3 دانە خۆشک میرابان فعالانی سیاسی کە خەڵکی جمهوری دۆمینیکن بوون سازمانی ملەلی لە ساڵی 1999 ئەم ڕۆژەی بە عنوانی ڕۆژی جیهانی ژن تایید کردەوە بە ڕەسمی ناسیوە. هاوڕێ ئیسماعیل هەروەکو کوردی شارەم کرد لە ئاستانە و یا نزیکبوونەوەی 25 نۆامبر ڕۆژی جیهانی خشونەت دژی ژنانین. خشونەت دژی ژنان پەدیدەیەکی دنیاییە، جیهانیە. ممکنە لەم وڵات و لە وڵات نسبیەتێکی ببێ، فەرقی ببێ، بەڵام ئەوەی کە معلومە لە وڵاتانی ئاسیایی وڵاتانی ئیسلام زەدا زۆرتر خشونەت دژی ژنان بەڕێوە دەچێ. ئەم خشونەتە تاڵ و دژی ئینسانیە بە شکڵای جۆرا و جۆر چ جسمی و چ ڕۆحی دژی ژنان ڕەوا دەدرێت و ئەعمالەکرێ. بە نەزەری ئێوە ڕیشە و زەمینەی ئیجتیماعی خشونەت و دەستدرێژی دژی ژنان بەتایبەت لەم شەرایەتە تاریخی و کۆمەڵایەتیەدا و مشەخەسەن بەحسەکەی ئێمەکە فوکوسە لەسەر ئێران و بەتایبەت جامعی کوردستانیش کە بەرنامەکە بە زبانی کوردیە، ئێوە بۆ کوێی ئەگێڕنەوە و هۆی ئەم خشونەت و ئەزیەت و ئازارە دژی ژنان ئێوە بۆ چی ئەگێڕنەوە؟ فەرموو. بەڵێ دەست خۆشحاڵی ئەبوو لەسەر ئەو تەوزیحاتە کە باسی لێ کرد. من ئیشارە بکەم بە تەکید لەسەر و تەئید ئەو جهاتێک کە تۆ باسی لێ کرد کە مەسەلەی خشونەت عەلەی ژنان لە سەرتاسەر دنیا پەدیدەیە کە بەقوڵ معروفی دنیاییە، بەستگی بە شوێنێکی مشخصە و نییە بەسەن بژین دە بەشێ لە شوێنەکان دە بەشێ لە شوێنەکانە مەزوم سەر بەسا وەکو کشوەر و قارە و ئەم جۆرەشتانە کە هەسوو لە شوێنترا نییە، بەڵکو ئەمە پەدیدەیە کە عەلەیهی ژن لە سەرتاسەر بێسا ئەم کوڕەی خاکیە لە کشوەرهای متفاوتە وجودی هەست و هەر بەم بۆنەوە وەزیەتە ئەم شرایەتە مشخصە خشونەت عەلەی ژنان چ لەباری جسمی و چ لەبار ڕوحی و چ لەباری جنسیەتی و چ لە زمینهای متفاوتە کە باسی لێ بکەیت. سازمان ملەلی وادار کرد کە تۆ باسی لێ کردومانە کە بێسا 25 نۆامبری بە عنوان ڕۆژە جەهانی عەلەی خشونەت و تەلاش بۆ لەغوە ئەم خشونەتە لەسەر مەسەلەی ژنان ناوگوتاری کراگەوە لە سەرتاسەر دنیا لەم ڕۆژە بێستا بە شێوەهای متفاوت لەسەر بێستا وەزیەتی کە وجودی هەست بە ڕێگە حەلهایەکی متفاوت کە وجودیەوە حتا لە بڕێ شوێنەکەدا هەست کە بێستا ئاکسیۆنی تەظاهوراتکاری کە لە دفاع لە حقوق اجتماعی ئینسانیە و عەلەی ئەم دەستدرێژیە بە شێوەهای متفاوتی کە مەسەن عەلەی ژنانێکی گەتومانە قساکرد و سازمان یافتەی نەکرێتەوە تەلاشەوە کە ئەمە تەحمیل و بەجاما کە بێسا ئەم خشونەتە ئەم بێحقوقیە کە وێستا تەلاشیان کە وێستا بەژن تەحمیلیکەن لە با ڕۆحی ڕەوانی جنسی جسمی دە هەر بابەتی و کە ممکن بوو کە وێسا بۆ ئرتجاع و کۆنەپەرستی واداریکەن وێسا بە ئەقەمنشینی کە شوێنهایەکە کە باسەوەکە کە وێسا توانیە پێشڕەویهای بکات و جۆدەشتانە منتا ئەوە شتێکی وای وە سشتێ مەسەن بێژی کالە هیچێ باشترە کە لەو دەریای بێکەرانە خشونەت عەلەی ژنان کە وێستا لەسەر دنیای ئەکرێتومانە بەسانیە و بەدەحسە کە مەسەن کەینەکەگێت
هەر هیچ مەسایلێکی وابێ بەتایبەت ئەم مەسەلەی خشونەتە کە ناوقسەکان تووە بوو کە ئەگە تواشاکەین لە کشوەرهایەکە بەتایبەت کشوەرهایەکی بەنسبەت ئیسلامی کە خەتەرناکترینی گەلێکن بۆ ئینوانە مەسەن پاکستانە مەسەن واز جملە مەسەن ئەفغانستانە ئێرانە ئەمانە مەجموع مەسایلێکە سوودانە سۆماڵیە و ئیتر خالی لەو مەسەلا ئەو کشوەرگەلە کە بێسا وا بێسا شەڕ بە مردم تەحمل کردیاکە بێسا جەنایەتی متەفاوت کۆنەپەرستی بەخاتر بێسا سوود و سووداوەری بەخاتر بێسا بەدەستەوەگرتنەوەی دەسەڵات سیاسی و ئیستثمار و چەپا و جامعە شەڕیان بە جامعە تەحمل کردیا دوای تۆ لێنەکەدا تجاوز و بیگرا تا مەجموع مەسایلی هەنەوە بە خۆی کە بەو جامعە کە مەسەن ئەوەڵ تەیفێک ئەوەڵ بەشێک کە مەسەن تەحملکەن پێی مەسەلەی ژنانە ئەمە مەسەن تواشاکە سوودان خودی شوادە 15 ملیۆن نەفەر مردم ئاوارە بووگە لە مەسەلەی فلستین ئاوەوەزە لە ئەفغانستانە کە مەسەن تواشاکەی لە مەسەلەی ئێرانە کە مەسەن تواشاکەین لەسەر مەسەلا کەشان ئێران جنبشێکی عەزیم ئەوەختە بالفعل هذا جريانة لسرطان السركانات الحكومة الإسلامية لإيران دوائي بتوا تلاشي كبران بجمهورية الإسلامية ساقا وهو تبعي سوا كنيلي بس أوي كوا قالك كبسا بس جنانيا داس بيني وأي بيني كمثلا جمهورية الإسلامية وعدل باقي مشي حتى يمرو آخر أخبارك اللي يعني مثلا مثلا بس عفاف وحجاب وشلنديات كيا كتسويب يعني كدو كحجابان من الأمر كان هشتا زان نفر شاوشاني يعني كجا جنان ترام بود نكدو معنا وهذا جهة يعني بو يمرو لما يسمع الشريعة الإسلامية على يعني كمان بس بو السماء تم قانونا خصيانة وكشاف أما النتيجة أو شاهد وزع أحوالك أقل وصلا مسألة كذا إيران كينا منت عمل حظك خايل مجموع مسائل وأقل وصلا مسألة الزميل الاجتماعية مسألة جز كزيادة مبنى أساسي كي نظام طبقاتي كالجامعة وجودي بوجا ومسألة بيصير خشونة والتلاش بوك فلوسي جن لجامعة متاقة كان مالي بيبي هل نقدر بيصير حتى نخلي إيران بمسألة هاتين الجمهورية الإسلامية يا بيصير نظام سلمية دارية رغم هي النظام قدم ما قبل سلمية دارية اللي كونه وكاد كبيصير أزاين شنو نقول بين نقول خذ هذا برنامجنا كنظام طبقاتي وكبيصير كلو بابتوا كبيصير أبو أما إنكياكا وعامل هايك مؤلف هايك كمثلا تواشات تلاشيكا كبتواني لبال حاكمية سياسية كبيساقا وبيسا تبعيز ونابرابري وبعد استثمار وشفاو هالشي بيوقوية كمثلا متواني توجيكا لبال بيسا شمشان حاكمية بيساقا أما أو مثلا سكا زين إشارة بيكن كا شيء نقاطك ما تعمل حظك بآخر أعمالي كمثلا بيدا من مسألة الجمهورية الإسلامية فرمو هو كمثلا كثير جدوى مثلا تواشاكا لما وجدشتا أنا ما وجدشتا كمثلا وقت تواشاكين كأخوات بشكي مثلا ما جاري ما أبان مانا لإيرانا بس لتايك تبقى أعمالي كاين خياق أو كهات كجل أو كمثلا كتبقى أعمالي كمثلا صارت من حقوق بشر دو حفظهم بالكباسي كدو وتوي مثلا 240 نفر الجمهورية الإسلامية أدامي كده ما أكتبها وتوي أمانة هجترسد لأو إعدام قدسو بيصا قتل عام قدسو كجمهورية إسلامية كاد دوابتو كدرزي كدرو يعني إنه دو درسي درزنا كاد وأم بحقوقية لسا مسؤوليين كما سمت وشاكي تقمع آخر أعمالك اللي ما مزيش داقيان وتي مثلا نو فعال جناني كمثلا دفاع عن حقوق اجتماعية إنسانية كانوا معنا برابري خوازن آزادي خوازن بازداش ياكن هشت فعال جن بيصا وسيلة لمدرسكاي بيصا تحت أمان لمدرسكاي قضايا حكومة الإسلامية بإعدام وإعدام وبزيندان كردن محكوم كردن يعني تولاني مدد للسلطاسة إيرانا مثلا وجود بقى ككردستاني شيء قصة بالنسبة للقضية ووقتها نو مورد مسألة جن كوجي بوجا كمثلا هذا محطة وزشتا كمثلا أجت خالد معنا ما وزشتا بوجا كانيش كشاطر صاد منطقة رشدية لنا وخاطر كبيصا كده كم سري بيانك كشتيجا لا مثلا دولة رزايا كابلا كنصار هم جنكي خوي هم دعي جنكي ولا أخي شو خوي كشكا أو حتى جن كوجي بوسيلة بيصلا هاوسەرەکە بێسا باوک برا ئامۆزا خاڵۆ ئەوەی کوا بەستا پێشن جنسی نێرین ئەمانی کریاگە هەشت مۆرد کە مەسەن ژنان شاگەر ئێرانە کە مەسەن ئیعدام کریاکەن جمهوریة الإسلامية ئیعدام یانی کەم جۆشتانە کە بەشێکی تحت عنوانەوە مەسەلە کە مەسەن ممکنە کە ئێژێت ئەمە لە قەساسە
هو تجاوز بصاهرش كدو كإنكيات كتجاوز يعني بيكن بود دفاع لخوي كمسلكي أو قصة بدوا بس جمهورية الإسلامية استعطوا عنه إن شاء الله عاطلوا أمسوا كبيصلا كل موجودية الجمهورية الإسلامية باني بجمهورية مسالسة إعدام قياقة كمثلا نمونا هاي متفاوت من هاول دوا كوز من كأو مثلا أولمية أو كمثلا دا مريوانا كأو كسيكا أجل نبيل بيت إشارة من بيقول كاب جاش كشو قد إذا كان يدينا كبي صار تيجي من الزواج كي أو وقت خانيك متأهل بقى كابلا خوشي كمتأهل هيك كدوج نشاني من الرجال هذا كجواب من في جنب كسوا هل ناتي بلاني كرجع أما هو زاح واسك مثلا وجه متى أما سيخشونتها كأمن نظام طبقاتية كوتمان دو عامل أصلي بس بحال بشتم قضية وحكومتك هاي أجاهنا كيمية كي مسألة مسبو كم مسب هل زور سوال السؤال لم سؤالها كم كم أتواني زورتري إشارة بمعنى بكي ديارة تو بتوري كلي وتايبتي زمینه های اجتماعی و سیاسی و طبقاتی خشونت دژی ژنان بنوع با ئامار و ئەرقامیش و باست کرد بەڵام ئەوەی کە معلومە هەم منیش و هەم تۆش و هەم خەڵکی و کۆمەڵگاش باشە زانن کە ئەم ئامار و ئەرقامانەی کە ئێمە ئەیبیسین و ئەم ئیتفاقانەکە لە گۆشە و کەناری کۆمەلگای ئێرانە و لە کوردستانە دژ بە ژنان ڕووەدا دەرسەدێکی زۆر کەمیەتی قەتعەن اتفاقاتی دڵتەزێن و ناگوار و خشونەت دژی ژنان زۆر لەوەی کە من و تۆ ئاگادارین و کۆمەلگاش حتا بنەوەی ئاگادارە بێ لەوە زیاترە لە بەتنی ئەو قسە و باسانە کە تۆ ئیشارەت پێکرد تۆ العانیش هاتی خەریک و بیتە سەر ئەو مەسەلە کە لە سوالەکەی منە ئیسێ مەترەحە بێ کە دوو ویژەگی تایبەتیە یەکیان نەقشی دژی ئینسانی مەذهب وەسنەتی خانەوادەگی و کۆمەڵایەتی دواکەوتو مەردسالاری لەم زەمینانەیە دژ بە ژنان ئەمەلەکە و ئەگەر بکرێت لەم بابەتە و تەوزیحی زیاتر بدەی سپاسە دەکەم و لە ئیدامەی پرسیارەکانما ئەمەش بڵێم کە تەوەقعی تۆ وەکو کەسێکە لەم بابەتەوە دەدوێت و قسە و باسەکەی لە پێشڕەوان و ئینسانای ئازادی خواست کە دژ بە خشونەتی ژنان و دژ بە فەرهەنگی ئیسلامی و مەردسالارین لە جامعەی کوردستانە تەوەقع و ئینتزارەکە چییە؟ وەختمان زۆر نەماوە 7 دقیقە زیاتر وەختمان نییە فەرموو. بەڵێ من بەحاڵ گەلەکم هەلا ئیشارەت بێکرد لەسەر ئەو دوو مؤلفەی جدی و ئەساسیە کە بەسا دەپاڵ حاکمیت هاوێسان کە بتوانێت نابەرابەری تەبعیض و مەوەقعیەتی فرودێست و بێحقوقی ژن کە بێسڵا كاين كات شلون بيجم توجيه كات وزمينة اجتماعية كاين كات هي مسبة خايدة مسألة مسب كوت تلاش كذا شغل مجموعة مساعدانا أو تبعيزاتي كذا بعد بإصلاح حتى جاية اجتماعية لبين مجنوبيا كذا يعني معنا سنة هيك اجتماعي لما بعد أم قزيو كبتواني تفرقوا جوازي وجودي بيت دواء بيتو السنة هيك اجتماعي أقم من دا بيوصل لنا بباشن فهذا بيدات يوم يدرسنا وحاكميتيش حاكميت كشون بيصير مدافع نظام طبقاتية وأزانيت نابرابري وتبعيض وبيصير تفرقوا جوازي كالجامعة كوجود بيتو باشد وكهم بستجي ووقته وحدته وهم بستجي اجتماعي بلا بظلم وجود معنا دواء بيتو شمشيرة كشي وتوجيه كابو تفاعل بيصير لما سبك توجيه كنا لنا برابرية كبهذا بيدات پەرەپێدەر بە خشونەت هیچێ پەرەپێدەر بە سنەت هەیەکی ئەقەمماندەی ئیجتماعیە ئەم سنەتە ئەقەمماندەی ئیجتماعی کە تۆ شاکەی کە مەسەن ئەوەڵی مەبناکەی کە مەسەن ئەگەر بێتوەمانە لەگەر مەهد و کودەک بێت ئەگەر مەدرسە ابتدایی بێت هەر لە مەدرسەوە لە کتێ و دەرسیەوە بیرە تا لە بێسا حەکایەتگەر شەوانەی ڕۆژمەڵەی لە خانەوادەوە کە خانواده یکی لو مجموع مسائل پیگل اصلی که وصلا ام سنت اجتماعیه او وقت بشوهای متفاوت كود من مسالاری عرضه که بویا اشاره ما كله اعمالا كسانی كجنانی ككوجياگن بو بيصلا تحت النواحي مسألة بيصلا شو مسألة برا مسألة مامو مسألة بيار مسألة نيريني بيصلا
خانواده کە بێستا حقوق ژنان بەڕستپێندا ناسێت و مادەستیاندا بە کوشتارەمانەوە کە نمونەهای متفاوتی وجودێدا جامعە سەرتاسەر کوردستانیشە بەلێشەو ئەمانە کە بێستا کەی نەکات. جا ئەم مەسەلا خانوادەیەکی لەو مەسایلەسە کە بێستا نسبەت بەم قەزیە بێستا پەراداوە و مادیەتی پێدا ئەو مەسەلە مەلموس دەکاتەوە ئەیکا بێستا بە ئیدەیەک هەر لە سن مناڵیەوە کە مەسەینەکە بکەینەکە بێستا بڵێ مەسەڵەن تۆشاکە خۆی دایکێک خۆی شتێک کە مەسەی نەکرێت براکەی ئەوان گەورەیان کرد دایکە بە دنیای هاوردگە کە مەسەی کەین کردوتونجدا هەر ئەوێ بە چەند ساڵی کۆمجلشتانە ئەو جێگەڵێکەوەی ئەحتامزە پێیاکات ئەو سنەتە لە خانواده و کە دەستی پێکاتومانە لە بۆ ئیجتیماعیەکەی چاکەوە کرێت باشە پیا و سالاری حاکمیت ئەشتە پشتم قەزیە ژن بێ حقوقە ئەمە سنەتێکی ئیجتیماعیەکەوە تواشاکەی من بۆ خۆم بە گوێچکە خۆم دەها جات لە مەحەز زندگی خۆمە لە شارێکا کە زندگیم کە لە کوچە و کۆڵانێکا کە هاتووچیم کردم جۆرەشتانە ئەوەتە ئینسانهای مسن ژنان یەکی لەوانە بۆ پەرەپێدان بە ئەم سنەتە ئەقەمماندە ئیجتیماعیە وتیانە ژنە و پیا و پیاگە ئەوەتە ژن ئەبێ گوێچکە بگری بۆ شوەکەی کە چێژێت ومانە ئەمە مەجموعە مەسایلەسە وە هەر لێنەوە جا ئەگە گەرەکمان بێت بەڵام قەزیە بێسین تۆقۆیەکە وا مەسەحەت کرد لە بێسا جنبش ئازادی خارجی بابەتڵێوی ژنان ئینسانهای پێشڕەو فعالینی ژن لە سەدە جامعە ئینسانهای بەرابەر چ ژن چ پیاک نسبەت بەم سنەتگەلە ئەشی بە شێوەهای متفاوت ئاگاگەری کرد قسە بکرد کار فەرهەنگی کرد بشتن بەرابەریەوە دوای بێتەوە جامعەی بوو بەسان دەستن مەسەلە بەسیج کرد لە گۆشەیەکەوە کە ئەگەر جەمعێک ئەگەر کەسێک ئەقەمماندەیەک کە دەستەکا بەینکردن بێستا خوشونە عەلەی ژن عليه بێسا مناڵ عەلەی ژن بەتایبەت کە تەحمیڵەکات دومانە دوای بێتەوە ئەو جامعە کردیکە چیدە بەرامبەریەوە بێسێت ئەوەتە ئەمە کارێکی فەرهەنگی گەلەکە بەڵام تا ئەو کارە فەرهەنگە کە بێسا مەسەلەی ئامود بەراکز ئامودشی بێت دەم مەجلسەوە دەستی پێکەی تا بێساگە مەتا لە خانوادەوە ئینسانهای پێشڕەو ئینسانهای ئازادی خابراوی تەڵەب و بەتایبەت لە کوردستانە دوای ئەم مەسەلەی بێستا مەسەلەی بێسا کوشتنە مەسا و ئەو خیزیشە ئینقلابیە کە دەستی پێکرد کە محور ئەساسیەکەی ژنان بوو کە جمهوری ئیسلامیان وادار بۆ مەسەلە کرد کە من بۆی ئیشارە کە ئیمڕۆژ کە باسییان گەوتیان بۆ 3 مانتر ئەم مەسەلەی بێستا تەحمیڵات بەناو حجاب قانون حجاب و عەفاف و شتاخەنە دواوە ئەمە تەوازن خوایکە ئەمە سنەتێکە ئەو وەختە ژن مەوقعی تایبەتی پێیاکرگا و ئەو سنەتە ئیجتیماعیە ئینسان تەوەقعی ئینسانی ئازادیخە لە جنبش ژنان کە مەسەڵەن تواشاکی لێرا کە وەتی جمهوری ئیسلامی چونەکە 8 نەفەر کە ژنانی کە مەسەڵەن کرگا کە ئەعدام کرگا ئەو 9 نەفەرە کە مەسەڵەن حکومی ئەعدام و زیندانی پێدا کە فعالینی ژنن بەڵام ئەمانە احتیاجیان بە هەمبەستگی لەبار ئیجتیماعیەوە هەست تەلاشکردن بۆ قەزیە چوونە بەرابەر ئەو چەلەندیاتەوە کە مەسەب باسی دەکات کە بانیەوەسە کە بێسا خشونەت تەڵەبی کە جمهوری ئیسلامی خۆ معلومە جمهوری ئیسلامی بانی ئەساسی ئەم گشتە خشونەت دەگەستە کە دەسێت بە ژن لە سەرتاچەدا لە کوردستان ناکرێت و تلاشمانەوەسە کە جمهوری ئیسلامی سندوگون بێت و بەتایبەت ژنان کە خۆیان پێشگام و پێشقەدەم بووگەن لەسەر ئەم قەزیەوە لە مەسەلەی حجاب ئەو مەسەلەی کە بێستاینی کردو کە خاکریزی کە پشووتە پشتێوی ساگا کە نازانم چەندیاری کە ناوەدوو قاوقانین 2000 ساڵەوە بە ساڵی عەرەبستانیش کەوانە حتمما ژنانی بووگن کە مەحتەل بووگن بۆ مەسەلە بە زۆر شمشێر و زیندان و کوشتار پێیان تەحمیلکە کە جمهوری ئیسلامی موفق نەبووگە وادار بە قەبولی بووگە ممکنە و ئەمە تەوەقعی واقعیە خۆیان مشکل بکەن دوای تۆ ژنان ئەشێ پشت بۆ مەسەلە بوەسن و پیاگەرێکە مەسەی نیست بەسا بەتای ئینسانە پێشڕەوەکان کۆمونیستەکان ئاجا هەلێ ئەو فەرهەنگ عەقەبماندەی سنەتی ئیجتیماعی پیا و سالاری مەزهەبیە ئیسلامیە کە بەئێسڵا کە تەلاشەکان ئینسانەکان قوربانیەوەینەکان جا نوکتەیەکی بێم تاکید بکەم خارج لەو مەسەلە کە بێسڵا پیا و سالاری سنەت عەقەبماندەی ئیجتیماعی کە بایسەوەیە کە ژنان بە خشونەت تەحمیلکردن بە خشونەت پێ بە زەمینەهای متفاوت دەبات جنسی چوزانم بێ حقوقکردن جنسیەتی فشار هاوردن فشارگە ڕۆحی ڕەوانی کە لەینێکەوە خودە پیاگەریش کە تەلاشەکات کە بەناوی قوربانی ئەو سنەتە عەقەبماندەی ئیجتیماعیە بار بێن و بێنە عامڵێک
بين عاملي بو بيسا تحمل خشونات بجنان أما توقعك ممكن لجامعة كردستان أما زمينيز وجنان خوان متشكلت وتوقع رسما وعملا متى كان كبيار هل كبير روا هل كأزادي خوي طبعا أشي عليه أوفر مش رقم ما عندي بس وبيت كل مبارزات بيسا جنان بطول الصادمان يعطوه هدف من كبيسا أمس سنة أقام ماندي اجتماعية بود فعل حقوق اجتماعي إنساني جنان أو سنة أقام ماندي قول بسبيرين وبيزوج جامعي كي آزاد برابر وإنسان وكو إنسان باشا هويتي كبيرسا جنسيتي تدوم جامعة نمينت أما ممكنة وأميدوارم كمقصد بتواني كيميتو تابقي بيبتي ممنون بوي وش توضيحاتنا ثورة اسماعيل شون أصلا وقت ما نماوە هەروەکو تۆری شارەت پێ کرد قەتعان ئەگەر لەناو خانەوادەشا لەلایەن باوکو و برا و خاڵ و مام و پەیسا پیاوانی کۆمەلگا ئەگەر خشونەتیش دژ بە ژنان عمل دەکا و کە دەیبینین و زۆر شاهدیە مەسەلانە بووین هەمووی ئەم دواکەوتووی و مەرسالاریانەش قەتعان ڕیشەی لە مەسەب و خرافە و دواکەوتووی مەسەبیایە. زۆر سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆی وش. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بۆ ئیدامەی بەرنامەکان لەگەڵمان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم. شاد و سەرکەوتوو بن.